چەند لە تەورێکی بەرنامەکەماندا باز لە بابەتێک دەکەین کە دەبێتە هۆی مای ڕەزامەندبوونی خوای گەورەوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشت و دەبێتەوەی کە لەلایەن خەڵکیەوە خۆشەویست بەویش ڕەوشبەرزی و ڕەوشجوانی و ئاکارجوانیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بارەیەوە دەفەرمێت ڕەوشجوانی و ڕەوشبەرزی پاداشتەکەی هاوتای پاداشتی شەو نوێژ و ڕۆژوبوونە. بۆ قسەکردن زیاتر لەسەر ڕەوشجوانی و هۆکارەکانی هەنگاونان بە ڕەوشبەرزی دەچمە لای میوانەکەم لە سۆرانەوەی زۆر بەڕێز مامۆستا یعقوب کرنگی. مامۆستا سڵاوی خوا لێبێ، سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. زۆر سپاس، مەمنونتان، دەستان خۆش بیت. زۆر سپاس مامۆستا. ئەمە چ جۆرە کردارێکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێت ئەوەی کە ڕەوشتی جوان بێت، ڕەوشتی بەرز بێت، لە بەهەشتا لەگەڵ مندا هاوڕێ و لەگەڵ مندا دەبێت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. سەرەتای ئەگەر بێت و بگەڕێینەوە بۆ مێژوە زێڕینەکەی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشا ئەکەین کە بەر لە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵگای عەربی و بە تایبەتیش مەککە و مەدینە و دەوروبەر جەزیرەی عەربی بە شێوەیەکی گشتی تووشی هەراسانی ڕەوشت بوون. بەڕاستی خەڵکی ئەو کات لە ڕووی ڕەوشتەوە بە تەواوی دەرمابوون و ئەو کۆمەلگایە کە پێی ئەوترا کۆمەلگای ئێمە پێی ئەڵێن کۆمەلگای جاهیلی لەسەر هیچ ئاین و بنەمایەک نەمابوو. بەڵکو خەڵکەکە هەر یەکە و بەو ویست و ئەزوەی کەوە ئەیانەویست هەڵس و کەوتیان لەگەڵ یەکتری ئەکرد لەسەر ئەوەی کە چۆن لەگەڵ یەکتری حەد و ئەزوی شێوەیەی ئیشیان ئەکرد. لە پێغەمبەری ئێمەینا صلی الله عليه وسلم، پێغەمبەر صلی الله عليه وسلم لۆ ئەوەی کەوە ئەو خەڵکە بینێتەوە ڕێگە تەقینەکەی مرۆڤەتی کە ئەویش ڕێگە ئیسلامە، ئیسلامیش وەتە ڕەوشت و بەرزە جوانەکە. دیارە زانایان زۆر پێناسەی ڕەوشتیان کردیە، بەڵام کورتێکی ئەو پێناسەیە دەینینەوە کە فەرموون كل صفة حميدة في الشرع والعقل المستقيم. همو صفتي كخوشتي جوان وتسكة ومكرة وبكرة وبتكة وحكاكة للشرع وكتجد عقلي مستقيم وعقلي تيجيشتو. زۆر باشە ماوەستا، دەمانەوێ ئەوەش بزانین ئەمڕۆکە کە دیارە لە کۆمەڵگەیەمە یا هەمومان خەڵکانی مسلمان و کۆمەڵگەیەکی تەواو مسلمانی دەمانێت بزانین ئایا ئەو ڕەفتار و ئاکارانە چین کە ئێستا لە کۆمەڵگەیەمەدا وەکو تاکە ئەنجامی دەدەین، بەڵام دوورن لە ئاکار و ڕەوشتی مسلمانی ڕاستەقینەوە و دەبێ مسلمانی ڕاستەقینە لەم ڕۆدا ئەو ئاکار و ڕەوشتانە چین کە نابێ ئەنجامیان بدات. دوای سەردەمەزیێڕینەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەسەر مسلماناندا گەیشتۆتە ئێستا ئێمە تێبینی ئەکەین لە ناو مسلمانان بێگومان، یعنی مسلمانان تەواو بە زۆربەی هەرە زۆریان وای هاتووە تا لە ڕێستە ڕاستەقینەکەی ئیسلام کە ڕەوشبەرزی بەها ژیانەکان ئیسلامە لایانداوە. کۆمەڵگەی ئێمە ئێستا تووشی لێکتراجان بووە و گەنجەکانمان بە تایبەتی بە تەواوی داروخێنراون بەهۆی ئەو هێرشە بەربڵاوەی سەوا ئەوروپا و بە تایبەتی غەرب و کوفر کردویانە سەر مسلمانان لە هەموو لایەکەوە پلان و بەرنامە ئەوژن بۆ ئەوەی سەوا گەنجی مسلمان زیاتر بەرەو سەر لێشێوان ببن و هەمیشە لە هەوری ئەوەدان سەوا هەم زیاتاری و هەم ئەو ئاثار و ڕەوشە خراپانەی سەوا ئەبنە هۆی ئەوەی سەوا گەنج دابڕوخێنن کۆمەڵگا لە یەکتر هەڵبوەشێنێتەوە ئەوە ئەدەن لە ناو کۆمەڵگا مسلمان نشینەکان زێبەجێ بکەن. دیارە ئەوە هەمووی فلانی بەرنامە بۆ داڕێژراوە، بەڵام ئێمە وەکو مسلمان ئەبێ ئاگاداری خۆمان بین و هەتا نەگەڕێینەوە سەر ئەو ئەخلاقی ڕێوشە جوانەی سەوا پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بۆ ئێمەی هێناوە. ئێمە هەر بەدواخەوتی و زەلیلی ژێردەستەی ئەو کەسانە ئەبین سەوا بێباوەڕن و ئەو کەسانەی سەوا هیچ بەهایەکی ڕەوشتی هیچ ئەخلاقێکیان لەلا نییە. پێویستە ئێمە وەکو مسلمان بگەڕێینەوە و بە خۆمان دابچینەوە لەوەی کە ئێمە ڕێگا ڕاستەکەمان لێ پێبکە و ڕێگا ڕاستمان لە ڕێگا ڕاستمان لاداوە. پێویستە بێنەوە چاوێک بە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دابچێنین. عائشە ڕەضی الله عنها ئیمانداران پێمانە فەرموویە
أخلاق رئيسي في غنبر صلى الله عليه وسلم كان خلقه القرآن. أفرمي آثار رئيسي في غنبر صلى الله عليه وسلم حرق القرآن وابو وتا القرآن كون بعد زياد كون ذاتي أخلاق رئيسي جيان سرديا في غنبر صلى الله عليه وسلم بوشي ويا وفي سلجي بزي سرديا وفرمودتان في غنبر وقرآن شمال مدام ناوى بلام أي سواء مكتين سنان في أورو أي سواء بجرين وجير روشنائي آيتان القرآن فرمودتان في غنبر صلى الله عليه وسلم هو أول بكرين وسر أورا سر سواء في غنبر صلى الله عليه وسلم لجل مسلمان لسرجينا بجرين وسر أورا جاي سواء قرآن جو من لبتان والبجار دوا كراسرين كاسرين رجايا وإذ لإيماء زرن لناتا أدربية أخلاق رئيسي قرآنية أدربية يمتى ما شابك القرآن حمي أو صفتان سواء لم يبطان صراط ناصرين مهما لأكا سواء من زيش بدينوا وزي تردن بدر وشتي هروها ظلم استمقاري هروها حرب صاري تردوية شترات حتى زولان لا لقل دوري بل لقل جنجا لقل حيوانات لقل يعني دوري بل فوق بشيريشي بشتي حمي أو صفتان سواء صفة إخراط حتى إيسان لما تتاني ريبشكا باكش تزيانة كان أتا أقر بيتي تماشا بكي هرشي تزيان كشيشي جيان بيوجسا خلطانيشي دير لدينيش كي وسرسان بي بفعليش تزيان بي إسلام باسي ترجو لآيين تريد الإسلام ديني حيا وهرشي شكا كراتي منزيز بي وشيك بي سوا خلط بيزي بيرتاته وشيك بي سوا زريبي بيوم رضايتي هذه إسلام باسي ترجو وهاني مسلمان أدا بو تردني ساري ترجو رئيسي جيان إساتا وبو خوفاريزي بركوتنوا لا ساري تردو رئيس إسراف زۆر باشە مامۆستا دیاترین ئەو هۆکارانە چین کە کەسێک لە ڕەوشتێکی خراپە و هەنگای بروێنێ بۆ ڕەوشت جوانی بەدیهێنانی ڕەوشتی جوان ئیسات زۆر جاران فیترەتی مرۆڤەکان یعنی وایە کەوا زۆر خەڵک لە فیترەتەوە جوانی باسی تێدایە بەڵام هەموو جوانەکانی تێدا نین وخلق يسمع الوايا هلا فكرته يقول الإنسان الوايا كإنسان في شرانجيزي إنسان صاروا كردوساني بدن بلام هو طاغية لو أولت إنسان بطياني لصاروا كردوي جوان تواصل بجيني وهو طارش لو أولت إنسان لصاروا كردوي إسراب جافر بديت إنسان في شرانجيزي إنسان صاروا كردوي إسراب بتا إنسان أجر بيت إنسان شيء بازي إنسان شيء ملتزم به إنسان شيء رسوكي به وقيد بشريعته بدينداري بسرعة بقرآن بسنة همشا إنسانا الأخوات السان أبيت الرجل بو أولتاي إنسانا هنزاو باي بو فاري تربي إسراف بلام أولتايا هنزاو باي بو فاري تربي إسراف وهو أدا فرات فاري بتا أو كتانين كبراسي هذا التي ترتوى ويأخذ فروردين في جيان نترى لو أول جبنة إنساني باش أو إنسانانا فريشي كاري تربي إسرافا لتركاري تربي إسراف راح وفروردين آيني فروردين إسلامي نجري سبيل باوري أوانا ويا زور ليتسانا زور جاران أبيني إنساني في باشي جوا بلان بغير باري دوخي أو جنجة تراقي تواسيدا أجيب تأثيري لتدوى أو إنسانا هنزاو بري صاروا في البريسات أمير ولا أخلاقي حميدو أخلاقي الجوان في المسيدة لها كإنسان تدريبي علمي يعني الراهنان الزانسياني يبتالوا أول سواء كل بريساتا ببا وهلوها رياضي نفسي ويساتا أو إنسان هولدا يرزشي نفسي واتان نفسي خوي روحي خوي لا يمرسيتي وليبتا كأوحد آرز وصلاتاني سواء روح الإنسان يأخذ نفس الإنسان أيانا يبديتا أدي أو إنسان الروحي سيطر وردبتا وردوردا دوري خاطر لكارو كردو إسراف بيمين يعني لو طالعني سواء إنسان بري إنسان في الروحي في أخلاق الزيان أبا أي سواء الحياة في بيئة صالحة إنسان جيان لجنجيشي جنزاوي تنجريب بريبتا براسي أي جنجي سواء أمره لا رجالاتنا وراس مسلماناتي دا جنجيشا نا جنجيشي مسلماناني جنجيشي إسلامية فإما بتواني منالكان
بکەین و گەنجەکانمان پێدا پەروەردە بکەین و نەجێگەیەکی تەواوی دیموکراسیشە کە ڕێگەمان لێ نەگیرێ کە ئەوانەی بیانەوێ ئیما هەدەیناهم نەجدەین يعني يكف لو دي رجال او جيرين بلقي الرجال في طلاوه يعني اسلامتي تقليدي لا رجالاتنا وراسها وبطلات داران رجالاتنا وراسي مفيش شيء تجيري لونات كمسلمان اثار الروسيان يستان باثار الروسي القراني تلك اثار الروسي القراني ابيت الرجل لما نوي اي طلعت داران بظلم مستمسورا هيسوتا بنا شرعي يعني بجندلي يعني بهاي هي سو صاراني سوا لترتيب صلاة ما يتوا ثم يعني مثل اساسي روشتي برزي جوانو اخلاقي مسلماناني اخلاقي قران يعني هي اجر مثل اخلاقي قران يعني دي جوران كاري بتو ملجا ملجا برو اراسي مسلمانانا برو اراسي مروبانا عندها زۆر باشە ماوەسا دەمەوێت لەسەر ڕەوشتێکی ئینسانی مسلمان بوەستین واتە یەکدانیان ئەویش گومانی باش بردن بە بەرامبەرەکەمان یاخود گومانی خراپ بردن ئایا مسلمان دەبێت لەم حاڵەتانەیە چۆن بێ چکە فەرمودەیەکمانەیە کە دەبێت ئەگەر شتێکمان لە کەسێک بینی هەفتا و یەکدان عوزری بۆ بێنینەوە ئەو کات بچینە سەر گومانی خراپ بەڵام ئەمڕۆ پێم وایە هەفتا و یەک گومانی خراپی پێ دەبین ئەو کات ئەگەر بیرمان لای گومانێکی باشیش هەبێ لەسەر ئەمە گەر بوەستین ئایا دەبێت مسلمان چۆن گومان بە بەرامبەرەکەی ببات لە کردارێکی لە ڕفتارێکی لە ڕسکۆتێکی کە دەیبینێت ڕاستی ئەمە دەردێکی چندێ لە ناو ئێمەی مسلمان کابینی ئینسانێکی برایەت بکەوە هەڵەیەت ئەتایان شتێککە تو بەس تەنها گومانت لێ ئەتی یعنی یان بەبەر جێت ئەکەویتەوە شتێک ڕوویداوە تۆ ئەتی وەکو دەمڕاستێک یعنی وای لێ هاتووە وەکو دەمڕاستێک ئەو سەزبەق ئەکاتەوە باسی ئەتا بلکه على آثار رئيس الإنسان المسلمانية إنسان المسلمان أدي بيت الشيء بالتالي فيه بالتالي سوية الديني أدي دايتو في هر عيبيك هر منجيك هر كموسرفيك سواء لدوري بري هي أدي دايتو في لو أو سواء أو خرافية يعني بغاو هدي سوالنا المسلمان سنسا براسي أجر كموسرفيك لبرايتو لزيرانيتو لهاو شاريتو هدي اگر بیتی تو بلایی بکی خلصان هانگردن به اوی سوائی کمی کتیان بلایی سنوا که مرجع بشیوی چی ناشرین نارک یعنی آراسته اتریتی بیت برساو ملام اگر سراتش ببینی یا زمانی سراته ادی اتی سوائی سوپی بیدیر بگری باتی نتی هر کاری هر سرزوی ستو لبرای مسلمان ادینی اگر زور بسینا خوش بی ادی بکی بنهینی زور بنهینی آگاداری بکەیت و ئامۆژگاری بکەینەوەی سەوا ئەو ئینسانە لەو کار و کردەوەیە دوور بکەوێتەوە دوای ئەوەی تۆ مەس بە گومان یعنی گومان یان شتێک بە گومان زێت لێ ئەبی ئەتی شتەکە لەسەر ئەو ئینسانە ئەتەیە واقع و ئەیتەیە قڕووکاگندا بەڕاستی ئەمە هەڵەیەکی کوشندەیە ئینسانی مسلمان ئینسانی تەواپەیوەزێ بە مزگەوتی بە نوێژی بە عیبادەتی بە خواپەرستی ئەبێ زۆر خۆی دوور بگرێ لەو کار و گوناه و تاوانانەی کەوا ئەبنەهۆی ئەوەی سەوا کۆمەڵگای مسلمان نشین بە ئاراسەیەکی ناشرین ئەبا و بە شێوەیەکی ناشرین ئەی خاتە بەرچاو زۆر باشە مامۆستا دیاردەیەکی کە هەیە لە نێوان مسلمانان دەویژەیە ئەوەیە کە مسلمانێک گەی بۆ نمونە دیندارە ڕوو لە خوایەوە بەردەوام لە مزگەوت عیبادەتەکانی بە جوانی جێبەجێ دەکات بەڵام ڕفتار و ڕەوشتی بە شێوازێک نمایش دەکات کە خزمەکانی خێزانەکەی ئەوان لە دەوروبەرین لێ ڕازینین بێئاگا لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ڕازیبوونی خوای گەورە وابەستەیە بە ڕازیبوونی خەڵکانی دەوروبەرتەوە ئەمە تا چەند گرنگە کە مسلمانان کاری پێ بکەن بحقيقة أوقاتك وآياتها دوري دركات يخزانك خزانشي تواو ملتزم بآينا وفي بيسوب بآينا وزير جاران جنزي يامان هو توا جنزيشي ملتزمة جنزي تقريبا بخلاي جوشكراوي ريقي ريبازي إسلاما نبر أواقف مستشفان رسولان لأبي سوا يعني أبينيكي نفي تطبيق أتا يعني تندانسي نفي تطبيق أتا يعني وفي دوري بري مالي فوي حلسي كوت ناتا بلتي حلسي كوتكاني حلسي كوتي شرعين خێزانەکەیان زەمی ئەکەنی باسی ئەکەنی زەی عاجزن بەڕاستی ئەمە پێویستە ئەگەر بێتی مسلمان یعنی ئەو عائیلەیەکە ئەو گەنجەی تێدا پەروەردەکراوە و ئەو گەنجە گەنجێکی ئەهلی جەماعەتە ئەهلی خواپەرستیە مارەکەشی بە هەمان شێوە بێ دەوری بەری بە هەمان شێوە بێ پێم وایە ئەبێ ئەو گەنجە لەو سیفەتی ئاثارانە بەخۆیدا بچێتە
هي تقدر بزاني دوري بري فل يعني ازعاج اتا دوري بري فل يعني اتا سلامي ناراضين سنتا زمان لودانيا رزانا دي الپروردگار لرزانا دي خلق بها بلام خلقك سوا الپروردگار دي راضي دي خلقك نا سوا هوتي عارض وطاني خوان بلا راضي بن اونا اوي سوا استهيا زوردي اي جنزاني سوا جايتان اكري زوردي اي جنزاني سوا خلق خلقاني بيتا يعني ترفاين باسي سياسي زنكردن اي جنزانين سوا فيوسن بإسلام اي جنزانين سوا فيوسن بمزيت بأخلاق ورئيس الجيان هذه دوري بر فايل جنزانتها يا مال عائلة خيزان أي صفة الزياناني أي جنزيان سواء دينيها في سلم الزيت أتا إنساني شرفي فيك لأمورية سواء لا رير جرتوا ولا دوري بر لا رير جرتوا ولا دايكوبايس لا رير جرتوا لا برادري دوستي خزان يعني براسي سويس خزان فايل جنزانتها وإيما وفي مسلمان فايليان بكم سواء فدلي حسنين في شيئان ساكتار أيانين سواء لسر رسكي ربازيشي وأرن كهم قرآن وهم قيامتان في غنبت صلى الله عليه وسلم جيدة بيئة هم خوالي الرازية وهم خلصي الرازية رزاما دي خلق أبي لسر أودي آية أي جنزاء موافقة لجل ساري كردوتاني موافقة لجل آية الإسلام زۆر باشە ماوەستا کەواتە لە ئەنجامدا کار و ڕەوشتی باشی چاک کۆمەلگا بەرەو کوێ دەبات؟ کاری کردنەوەی ئەخلاق و ڕەوشتی بەرزی باش کۆمەلگا بەرەی ئەنگاوێک ئەبا بەرەی ئارامی بەرەی خۆشگوزەرانی بەرەی ئاراسیەک ئەباتە ئەی ئاراسیە ئاراسیەکە هەم خەڵکانی دینداری و هەم خەڵکانی بێدین لە ژێریا ئیسراحەت ئەکەن و ئەحەسێنەوە بەڕاستی ئەگەر بێتی ئێمە ئەخلاق و ڕەوشتی ئاثاری کردەوەکانی خۆمان جوان بکەین ئاثاری کردەوەکانی خۆمان یاری بکەین سەوا مطابقی فەرمانەکانی خوای پێغەمبەری خوا بێ هەر هەموومان سیایدا سوودمەندین هەموومان سیایدا پازاز ئەکەین و هەر کاتێکیش ئێمە بەپێشەوانەوە هەنگاو بین هەر هەموومان پێیدا زەرەرمەندین ئەو کۆمەلگایەی سەوا ئەخلاق و ڕەوشتێکی جوانی هەیە کۆمەلگایەکی سەلامەتە لهمو او كارت جوانيك امره ياتا قدغي كردونه وياتا وحكمه ريساتاني دنيا لا يكردونه سوا خلقنيتا بلان اسلام بطر يردي زيانيتي همو امانة اساسا نيشي تاتتاني كوملغا تاتاني في سلامتي تاتاني في الروز بزي ريسيتيجن اگر بیتو اینا دیتوری خلق بکنین یا دیتوری خلق براسی شرطیه زورتت ابینین کیا لدموسای روالتا یا انسانی چی جوان و رفیقیتا بلام لناخوا ناخیشی رقای کاری کردنی رئیسیشی زورتراتی هیا شاعر اوه جمال الوجه مع صبح النفوس كقنديل على قبر المجوسي أفرموه زياني دموساي لجل أولي ناقشي رخاي ناقشي فرافت هديه وكو أولي يتواتو سلايك لترجوري آجر فرسيك هالبسي أو سرايا سند خير ياخذ سند قازان زي جورا أجيني أو دموسا وزياني هر أورنجا قازان زي نفسكرافي نفسك شكاية أجيني سوا نفسك همو رئيسي بها برزتاني لدار ماوني نفسي ويرانية كواتا زياني إيما زياني ريالتفاني إيما بزياني أخلاقي روشتفان مانا إيوسي إيما كومان كاري كردوتان مان هر همي زيان بتين وأواني دينداري سياتيسي زياني كاري كردوتان يان دو أولي سوا خلط الرجال ليها الرازي دي سادات لقيامتا ورد جرنوا وأواني حتى بيدين أواني سوا بيباورن أواني سوا دور دينيشن أجر بيتو أخلاق وروسيسي جوانيان هدي كومالزان ليسيد من أبي وخلق لدتيان سلامت أبي وقوشان دعمان شوا لجيان شيء آتودي ولجيانك أجين سبراتي هواقاني دنيا والخوشر أتا بلان أجر بيتو صاري كردو إسرافة بتنغتي سوالوا هم خلقاني دوري بنديان زيان مندن وهم خوشان زرد مندي يتمن
لەساری کردەوە ئیسراف. ئەوەسا ئەگەر کۆتا پرسیارمان بکەین بە کورتی وەڵاممان بدەیتەوە ڕاگەیاندنەکان میدیاکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر مسلمانان لەسەر ڕەوشجوانی یاخود بەرەو خراپبوونی ڕەوشتی مسلمانان؟ لە حقیقەت ئێمە دەربێتی تەماشا بکەین ڕاگەیاندنەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی زۆر خراپیان هەیە لەسەر پەروەردەی کۆمەلگا و لە کوردستانی تۆسمان ئەگەر بێتی ئێمە تەماشا بکەین هەندێک لە ڕاگەیاندنەکان بەڕاستی هەموو سنوورێکیان بەزاندووە، هەموو ئەو سنوورانەیان بەزاندووە کە پێویستە ڕێز لە تەقالیدی لە ئاین و هەروەها لە بیری گۆچوونی خەڵک لە ڕابردووی خەڵک بگیرێ. بەڵام هەندێک لە ڕاگەیاندنەکان بە هۆی هێنانی ئەفلام و مسلسلەی وڵاتانی دەوروبەری وڵاتانی ئەوروپی وڵاتانی بیرلەدین تەئسیرێکی زۆریان لە کۆمەلگا کردووە. کۆمەلگای ئێمە کە کۆمەلگای کردووە ئێستا نە کوردایەتەکەی پێمان ماوە و نە ئەو ئیسلامەتیمان ماوەتەوە شانازوتێ بکەین و بڵێن ئێمە کۆمەلگایەکی مسلمانین و ئەخلاق و ڕەوشمان مطابق ئیسلامە و پیاوەی ئەوەشمان نەماوەتەوە شانازی بەو ئەخلاق و ڕەوشی بەها بەرزانە بکەینەوە باو باپیرانی ئێمە نەتەوەی ئێمە هەیبووە. بەهۆی ئەو ڕاگەیاندنانەوە زیدی ئێستا و زیدی داهاتوو هەنگاو بەرەو تاریکی، هەنگاو بەرەو لێسرازانی خێزان، هەنگاو بەرەو لێسرازانی کۆمەلگا، هەنگاو بەرەو لێسرازانی دەوڵەت ئەبن. بەڕاستی پێویستە سنوورێک بۆ ئەو ڕاگەیاندنانەدا بنگرێ و سنوورێک بۆ هەر ئەو کەسانەدا بنگرێ کە واقعیش لەسەر تاک و لەسەر کۆمەلگا ئەکەن بۆ ئەوەی کەوا کۆمەلگا بەرەو ئاراسەیەکی خراپ بن. دیارە ئەوانەی کە سوگ ئەکەن لەسەر ئەوە زیاتر مەبەستیان ئەوەیە کۆمەلگا لە دوور بێخنەوە، بەڵام دوورخستنەوەی کۆمەلگا لە بەهابەرزەکانی ئیسلام خستنە ناوی تراپەکاری کۆمەلگایە، یعنی کۆمەلگا لە پاری ڕەوشی بەرزەوە بەرەو ئاپاری ڕەوشی خراپ هەنگاوانەیە. زۆر باشە، زۆر سپاس بۆ مامۆستا یاعقوب کرنێکی زانایانی، سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی لە سۆرانەوە.